بەسەرهاتێکی ئیبراهیمی کوڕی ئەدهام یەکێک لە پیاوچاکانی سەلەفی ساڵح ئەجێڕینەوە کە فەرمێ مرۆڤێکی گوناهبار هاتە خزمەتی وتی پرسیاری لێ کرد من زۆر ئالوودەی گوناه بووم هەرچیەک دەکەم ڕزگارم نابێت بۆم تەرگ ناکرێت چی بکەم هەندێک ئامۆژگاریم کە خێرت دەگا بەشکو ئینشاءالله خوا بیکاتە شیفام فەرمووی ئەم جارە ئەگەر ویستت گوناهەکەی من 5 قسەت پێ دەڵێم بیخەرە مێشکت مادەم تۆ سەنگەرە لە خوا گرت و حسابی بۆ ناکەی ڕزقیشی مەخۆ ڕقە لێی نییە سەرپێچی ناکەی ڕزقی مەخۆ ئەوی جوتی جا حەچیەک بخۆم هەر ڕزقی ئەوە فەرمی عیب ناکەی ڕزقی ئەوە خۆیت و سەرپێچیش یەکەی دوام مادەم سەرپێچی ئەەکەی لە مڵکەکەی ئەو دەرچوو چۆن تۆی ڕقە لێیشێک ئەڵێ هەر ناچم بە ماڵیە مادەم تۆ ئاوا ڕقە لە خوایە لە مڵکی خوا دەرچوو تیجا بۆ چۆ بچم هەمووی هەر مڵکی خوایە فەرمی عیب ناکەی لە مڵکی خوایە و لەسەر سفرە و ڕزقی خوا خۆیت و سەرپێچیش یەکەی سێم ئەم جارە ئەگەر ویست گوناه و تاوان بکەی بڕۆ لە جێگەیە کە خوا نەتبینێ تیجا بچمە هەر شوێنێک کە خوا دەمبینێ فەرمی عیب ناکەی لە مڵکی ئەوای ڕزقی ئەو ئەخۆی لە پێشاوی ئەوە ئاوا سەرپێچی گوناهەکەی چوارەم ئەگەر مەلەکول مەوت هات بۆ ژیان کێشانە بڵێ مۆڵەتم بە تا تۆ بکەم تیجاکەی مۆڵەتمەیە ئێوەتی فریای خۆکۆ پێنجەم لە قیامەتا زەبانیە و بەرپرسەکانی دۆزەخ هاتن پەلیانگرتی و ڕاپێچی جەهەنەمەکەن بڵێ نایم تیجات لەشوە توانم لێم نایم ئێوەتی خۆت پارێزە بۆەوەی هەر لە ئێستاوە نەبرێ بۆ دۆزەخ وتی بەسە خوا جەزا باتەوە ئەو 5 شەم بەسە